رادیۆی دەنگی گەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژە لە ڕادیۆ دەنگی گەلەوە با یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ چوارشەممە 2 تەموزی 2025تان پێشکەش دەکەین کاتژمێردا با کاتی ناوەندی ئەوروپا. هاوسەرۆکایەتی کۆنسەی بەڕێوەبەری کەجەکە لە ڕاگەیاندراوێکدا یادی قوربانیانی کۆمەڵکوژی سیواسی کردەوە و با بۆ نێو 33 ساڵەی ساڵیادی کۆمەڵکوژی سیواسەوە ڕاگەیاندراوێکیشی بڵاو کردەوە. تیایدا بەڕێزداریەوە یادی قوربانیانی کۆمەڵکوژیەکەی کردوێتەوە و ڕاگەیاند ڕێگەی ڕزگاری و کۆتایی هێنان با مێژووی کۆمەڵکوژی و قڕکاری کۆتایی هێنانە بە تێگەی دەوڵەتنەتەوەی یەکپەرست. لە بەشێکی ڕاگەیاندراوەکەی کەجەکەدا هاتووە ماوەی 32 ساڵ بەسەر کۆمەڵکوژی سیواس تێدەپەڕێت و جارێکی دیکە ئەم کۆمەڵکوژیە شەرمەزار دەکەین و با ڕێز و پێزانینەوە یادی ئەو کەسانە دەکەینەوە کە لەو کۆمەڵکوژیەدا گیانیان لەدەستداوە. هەروەها جەختی شەکەنەوە کۆمەڵکوژی سیواسیش هاوشێوەی کۆمەڵکوژی چۆرۆم و مەڕەش هێرشێک بوو لا دژی گەل و کۆمەڵگەی عەلەوی و هێرشێکیش بوو لا دژی ڕۆشنبیری دیموکراتیکی شۆڕژگێڕی تورکیا. لە کۆتایی ڕاگەیاندراوەکەشدا کەجەکە دەڵێت بەنگەوازی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکی ڕێبەر ئۆجەلان لە ڕووی جەوهەریەوە دەیەوێت کۆتایی بە مێژووی قڕکردن و کۆمەڵکوژی بهێنێت و لەسەر بناغی ئازادی و یەکسانی بۆ هەموو گەلان ژیانێکی دیموکراتیکی خوشک و برایەتی بنیات بنێت. چالاکی شگیری ئازادی با خواستی ئازادی جەستەیی ڕێبەرەوە جەلان 14 ساڵە لە ستراسبورگ بەردەوامە و لە ئێستادا لە هەفتەی 681 خۆیدایە. چالاکوانانی ئەم هەفتەیە لە ناوەندی کۆمەڵگەی کوردی دیموکراتیکی پێکهاتبوون لە عەزیز ئاسلان و حەسەن ئینجە و خەتیب بیلەن. چالاکوانان ئاماژەیان بۆ کرد کە ئامانجەکەیان مسوگرکردنی ئازادی ڕێبەرەوە جەلانە و وتیشان خواستی گەلی کورد چارەسەرکردنی پرسەکانیەتی باڕێگەی دیموکراسی. هەروە دەشڵێن ڕێبەرەوە جەلان و پەکەکە هەنگاوەکانی چارەسەریان هەڵگرتووە و پێویستە دەوڵەتی تورک هەنگاو بنێت تا مسوگرکردنی ئازادی جەستەیی ڕێبەرەوە جەلان و چارەسەرکردنی پرسی کوردیش لە چالاکیەکانمان بەردەوام دەبین و دەشڵێن لێرەوە سڵاو لە هەموو دۆستانمان دەکەین. لەسەر بانگەوازی هاوبەشی بزوتنەوە ئەنتەرناسیۆنالیستەکان و ڕێکخراوە کوردیەکان ڕۆژی چالاکی جیهانی بەڕێوەچوو لە چالاکیەکان داوای ئازادی جەستەیی ڕێبەرەوە جەلان کرا و هاوکات بانگەواز لە دەوڵەتی تورک و دامەزراوە نێونەتەوەییەکانیش کرا کا پرۆسی ئاشتی دەست پێ بکەن و زیندانیە سیاسیەکان ئازاد بکەن. لە کۆلۆمبیا و سوید لەسەر دیوارەکان وێنەی مەزن نەخشێنرا و لە سەر وێنەکاندا پەیامی لاچیەکان بە دواماندا مەگەڕێن ئێمە لە هەموو جەیەکین لە تەنیشت پۆرترێتی ڕێبەرەوە جەلان نووسرا بوو. هەروەها لە شارەکانی ئۆلۆی فینلەندا و مارسیلیای فەڕەنساش پۆستەر و چالاکی هۆشیارکردنەوە ئەنجامدرا. لە سلۆڤێنیاش بزوتنەوەی دژە دەسەڵات پانکارتی بانووسینی ئازادی بۆ ئۆجەلان ئاشتی و ئایندەیەکی دیموکراتیک بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دەرەوە لەسەر باڵێزخانەی تورکیای هەڵواسی. لە کەتەلۆنیاش ئەو کەسانی کە لە چارچێوەی فستیڤالێکی هاوینیدا کۆبوونەوە باسی هێزی چارەسەری گردوونی کۆنفدرالیزمی دیموکراتیکیان کرد و پەیامی خوشک و برایەتیان بۆ گەلی کورد دووپات کردەوە. هەروەها 69 زانا و براوەی خەڵاتی نۆبێلیش پێشگیریان لە کەمپینەکە کرد و تا ئێستا نامیشیان بۆ سیپیتی و کۆنسەی ئەوروپا و نەتەوەی گرتوەکانیش نردووە. لە ساڵەکانی دواییدا کەمپینی ڕۆژی خوێندنەوەی کتێب کۆنسێر چالاکی هونەری و مانگرتن لە خواردن لە زیاتر لە 50 وڵات بەڕێوە چووە.
بە گوێرەی هەواڵی ئەژانسی مێزۆپۆتامیا لەلایەک ئامادەکاری دەکرێت بۆ پێکهێنانی کۆمسیۆنێک لە ژێر چەتری پەرلەمان لە پێناو چارەسەری پرسی کورد و لەلایەکی تریشەوە چاوەڕان دەکرێت. پەکەکە هەنگاوی کردداری بنێت پەیوەست بە چەکدانانەوە. بە گوێرەی هەواڵی مێزۆپۆتامیا چاوەڕێ دەکرێت کە ڕێبەر ئۆجەلان ڕاستەوخۆ بانگەواز لە گەریلاکانی ئازادی بکات و لە چوارچێوەی بانگەوازەکەدا ژمارەیە گەریلای پەکەکە لە مەراسمێکی سمبۆلیکدا چەکدانێن و چاوەڕێش دەکرێت لە نێویاندا بەڕێوەبەری پلە باڵاش هەبن. سەرۆکی پەرلەمانی تورکیا نوعمان کورتۆڵمۆش هەفتەی ڕابردوو دەربارەی پێکهێنانی کۆمسیۆن لەگەڵ نوێنەری پارتە سیاسیەکان کۆبووەوە و چاوەڕێ دەکرێت کە هەموو پارتەکان ئەم هەفتەیە پێشنیارە نووسراوەکانیان پێشکەش بکەن. ئامانجی کۆمسیۆنی ئاشتی و کۆمەڵایەتی و دیموکراتیکی بوون ئەوەیە کە ئەم بناغە یاسایی بۆ پرۆسەی چەکدانان دابمەزرێنێت و هەمیش هەنگاوی دیموکراتیک بوون بنێت. هەروەها ڕۆژنامەکە باسی لەوە کردووە کە پلان وایە بۆ نیشاندانی نیازپاکی ژمارەیە گەریلای پەکەکە لە هەرێمی کوردستان مەراسمی چەکدانان ئەنجام بدەن و ئەم مەراسمە لە بەرچاوی ڕایگشتی و بە شێوەی ڕاستەوخۆ پەخش دەکرێت و دوو پاتیش کراوەتەوە کە نوێنەری پارتە سیاسیەکان و ڕێکخراوە مەدەنیەکان و دەستگاکانی ڕاگەاندن بانکێش بکرێن بۆ مەراسمەکە و لە مەراسمەکەشدا پەیامی ئێمە ئامادەین بۆ بەشداریکردن لە سیاسەتی دیموکراتیکیش دەنرێت. قۆناغێکی تریشی یەکلاکەرەوەی پرۆسەکە کۆبوونەوەی شاندی ئیمراڵی دەم پارتیە لەگەڵ سەرۆک کۆماری تورکیا ئەردۆغان کە چاوەڕوان دەکرێت لەم ڕۆژانەدا بەڕێوە بچێت و لە کۆبوونەوەکاندا ڕەوشی ئێستا و ئایندەی پرۆسەکە تاوتوێ بکرێت. شاندێکی ئەوروپا لە چوارچێوەی کەمپێنی دەمەوێت دیداری عەبدوڵڵا ئۆجەلان بکەم پێکهێنراوە بۆ تێگەیشتن لە بەڕێوەچوونی پرۆسەکە و خواستی ڕۆشتنە ئیمراڵی ئاگەیشتنە تورکیا و دوای سەردانیکردنی نووسینگە یاسایی سەدە لە ئێستەمبۆل سەردانی ڕێخستنی ئێستەمبۆلی دەم پارتیان کرد. شاندەکە لە ڕۆژنامەوانان و پەرلەمانتاران و یاسانەسان و سەندیکاوانان پێک دێت و سەرەتا سەردانی نووسینگەی یاسایی سەدەیان کرد. عاریفا چنار هاوسەرۆکی ڕێخستنی شاری ئێستەمبۆلی دەم پارتی ڕایگەیان ئەو بانگەوازی لە 27 شوبات لەلایەن ڕێبەر ئۆجەلانەوە کراوە تەنها بۆ چارەسەری دیموکراتیکانەی گەلی کورد نییە بەڵکو بۆ ڕەخساندنی دیموکراسیە لە تەواوی جیهاندا و هەروەوسیشی ئەو بانگەوازەکە کە کۆتایی بافشارەکانی سەرگەلانی تورکیا و ژنان دەهێنێت و وتیشی لە ڕێگەی بانگەوازەکەی پێویستە ژنان لە ڕێگەی بانگەوازەکە هەبوونی خۆیان بپارێزن و ببنە پێکاتەی سەرەکەی. هەروەها لە کۆتاییدا چنار ئاڵتان ساوسەرۆکی ڕێخستنی شاری ئێستەمبۆلی دەم پارتی ئاماژەی بۆ کرد کە شاندەکە بە دروستکەری ئەم ساتە مێژوویە دەبینن و سوپاسی ئیرادەی پشتیوانی شاندەکەی کرد. شاندەکە لە بەردەوامی سەردانەکەیاندا لەگەڵ تونجەر باقرخان هاوسەرۆکی گشتی دەم پارتی کۆ دەبنەوە. دەوڵەت باخچەلی ڕێگەیان پێویستە هەرچی زووە پرۆسەی چەکدانانی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە تەواو بکرێت و پێویستە ئومیدەکان زۆر بن و کەشێکی ئاشتی زاڵبێت و لەمەدا گەڕانەوە نیە. دەوڵەت باخچەلی سەرۆکی گشتی بزوتنەوەی نەتەوە پەرستی تورکیا مەهەپە لە کۆبوونەوەی فراکسیۆنی پارتەکەی لە پەرلەمانی تورکیا لەبارەی پرۆسی ئاشتیەوە قسەی کرد و وتی دەبێت پێویستە هەرچە زووە پرۆسەی چەکدانانی پەکەکە تەواو بکرێت و دەبێت زۆر بە هۆشیاریەوە مامەڵە لەگەڵ ئەو لایەنانە بکرێت کە دەبنە هۆی تێکدانی پرۆسەکە بە پێچەوانەوە ئەنجامەکانی لەوەی کە چاوەڕوان دەکرێت ترسناکتر دەبن. هەروە باسی لەوەش کرد کە پێویستە ئومیدەکان زۆر بن و کەشێکی ئاشتی زاڵ بێت و لەمەدا گەڕانەوەیەک نییە. بە گوێرەی چەند سەرچاوەیەکی میدیایی سەرۆکی دەستگای هەواڵگەری میتی دەوڵەتی تورک بە نەهێنی چۆتە هەولێر و لەگەڵ کاربەدەستانی پەدەکە و یەنەکە و هەروەها وەزیری ناوخۆی هەرێم ڕێبەر ئەحمەد کۆبووەتەوە. بە گوێرەی زانیاریەکان لە میانی کۆبوونەوەکاندا دوایین بارودۆخی ناوچەکە لە دوای شەڕی ئێران و ئیسرائیل و ئەو هەنگاوانەی کە بۆ پرۆسەی ئاشتی دەگیرێنە بەر باسییان لێوە کراوە. هەروەها لە کۆبوونەوەکانی سەرۆکی میت و بەرپرسانی هەرێم و پەدەکە پرسی تورکمانەکانی هەرێم و عێراق و ڕۆڵی ئەوان لە پرۆسە سیاسیەکاندا و پشتیوانی دەوڵەتی تورک لەو بەرەیە باوردی تاوتوێکراوە و هۆشداری بە هەرێم دراوە کانقەرە لە پشت تورکمانەکانەوە وەستاوە.
کە لاوێژ هەمزی چالاکوانی سیاسی لە ئیدارەی سربەخۆی سۆران سەبارەت بە ئاگربەست و چالاکیەکانی پەکەکە و کردەوە. سەربازیەکانی تورکیا دەڵێت دەوڵەتی تورکیا ئێستا بەردەوامە لە بوردومانکردنی ناوچەکانی باشووری کوردستان و هیچ پاساوێکیشی بۆ ئەو بوردومانانە نییە چونکە پەکەکە سەرجەم چالاکیەکانی ڕاگرتووە. هاتی راگەهاندن و پشتی کنگرێ دوازدەی پەکەکە خوا هەڵوەشاندی و ئاگربەست چێبیت ناوبەرە تورکیا و پەکەکەدا کو ئێدی شار نایەتەکردن و بوی ڕەنگیژی کو پەکەکە ئێدی شار نەکرا ینی پشتی وێ پێنگاڤ هاوێتنێ لێ تشتێک و مرۆڤژی حیبەتیت مینت حتا vê ڕادێژی تۆبارانên تورکیا لەسەر باشوورê کوردستانê بەردەوامن ئەvە نەهاتیە زانین ئایا ئەگەرێت vê تۆبارانê çine ئەگەر سەرەکی پەکەکە بووە ئیدی پەکەکê دەستش شەڕی jî berda yanî bû mayesî heyvanek û şer nehatî kirinê û hîç çalakiyekî ji layê pekekê ve nehatî encamdan. Belê ev dizanî wek diyar ku ev gundê serip devera berwarî bala û Amêdiyê û Şêla dizê û deverên Guliya û em bêjin îdara serbexweya Zexû piraniya gundê me ku ji layê Tirkiya ve hatin dagirkirinê bi rastî jî yanî jiyana xelkê me ya tarî kirî êdî yanî ew jiyana nemaye ku ber ev gundê dixwe biçin ew gundê tingê ava jî nehat xirabîne li jêr کنترۆلا تورکیادا vêca tiştê yanî ku mirov cihê pisyarê bû mirovî aya eger ew bihane ku ji ber şerê pekekê hatin nav axa Herêma Kurdistanê de û şer li gund û warê metkirin erê nike hêceta Tirkiya çi ye em vê nizanîn aya bûçî kar bi dest an jî desthelata Herêma Kurdistanê li beramberî vê rewşeya bêdeng e bê helwîst maye û bêdeng maye ev egerê vê em nizanîn aya bûçî hikûmeta navendî li Iraqê çareseriyekê an jî li rewşa Başûrê Kurdistanê napirsin. فاتمە مهاجرانی وتەبێژی حکوومەتی ئێران سەبارەت بە ئەو زیانانی کە بەردامەزراوە ئەتۆمیەکان کەوتووە سەبارەت بۆ ڕێگەیان دامەزراوە ئەتۆمیەکانی ئێران زیانی بەرچاویان بەرکەوتووە ئەمەش لەلایەن ژمارەیەک بەرپرسی باڵای حکوومەتەوە پشتڕاست کراوەتەوە دەڵێت بەڵام باسکردن لەسەر لە ناوبردننی تەواوەتی ئەم دامەزراوانە نادروست و زیادە ڕەویە ڕۆها مهاجرانی دەشڵێت ئێران داوای کارانەوە بۆ سەرمێزی دانووساندن لەگەڵ واشنگتۆن ناکات و ڕوا هێشتا بڕیار سەبارەت بە داهاتووی دانووسانە ئەتۆمیەکانیش نەدراوە و تا ئێستا هیچ کۆبوونەوەیەکی داهاتوویان بەرنامە بۆ داڕژرا و لە ئارادانیە بە پێی زانیاریەکانی ڕێکخراوی بەڕێوەبردننی قەیرانەکانی ئێران زیانێکی بەرچاو بە ژێرخانی نیشتەجێبوون کەوتووە و نزیکەی 3500 یەکەی نیشتەجێبوون لا سەرانسەری ئەو وڵاتەدا زیانیان بەرکەوتووە لە نێویاندا 332 یەکە لە تارانی پایتەخت. ئاناکێلی جێگری وتەبێژی کۆشکی سبی سەبارەت بە ڕاگررتنی ناردنی هندێک چەک بۆ ئوکراینیا بەیاننامێکی بڵاو کردەوە و ڕایگەیان ئەمریکا ناردنی هندێک چەک لەوانە موشکی بەرگری ئاسمانی بۆ ئوکراینی ڕاگرتووە و ئەم بڕیارش بۆ ئەوەیەکە بەرژەوەندەکانی ئەمریکا بخاتە پێشەوە ئەمەش دوای پێداچوونەوەیەک لەلایەن وەزارەتی بەرگریەوە بە هاوکاریە سەربازیەکانی ئەمریکا بۆ وڵاتانی دیکەی جیهان هات هاوکات بە گوێرەی راپۆرتی پۆلیتیکۆ و میدیاکانی دیکەی ئەمریکا ڕاگررتنی ناردنی چەک بۆ کێف هێندێک کەرەستەی شەڕ دەگرێتەوە لەوانە موشک و تۆپ هاوێژ و بەرگری ئاسمانی ئەم بڕیارە لە کاتێکدایە ئوکراین ڕوبەڕووی هێرشێکی ئاسمانی توندی رووسیا دەبێتەوە هەروە مۆسکۆش بەردەوامە لە دەست بەسەرداگرتنی شارەکانی ئوکراینیا. گشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن هەر شاد بن.